سڵاوی نێرانی خۆشەویستم کاتەوە هەموو کاتێکتان باش بە بەرنامەیەکی دیکەی تاوارەکان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین. تەوەری ئەمجاری بەرنامەکەمان باردۆخی ژنان و وەرزش لە ئێرانی ژەردەسەڵاتی کۆماری ئیسلامیدایە. لەگەڵەوەی وەرزش هێما و هۆکارێکی گشتیە بۆ تەندروستی مرۆڤ و لە وڵاتانی پێشکەوتوودا بۆتە نەریت و بەبێ جیاوازی ڕەگەزی بایەخی تەواوی پێدەدرێ. وەرزشکردن تێکەڵی ژیانی ڕۆژانەی تاک بووە، کەچی لە کۆمەڵگەی ئێمەدا تا هەنووکەش وەرزش مۆرکێکی نێرینەی بەبەرداکراوە و ژنان بە هۆکاری جیاواز و بەهۆی بربەستی جۆراوجۆر بەدەگمەن خوان لە قەرەی وەرزشکردن دەدەن. لەو بارەشدا گەرچی لە شوێنە گشتەکانی زۆربەی شار و شارچەکانی ئێران و کوردستان و بەتایبەتی لە ناو پارکەکان کەرەستە و ئامێرەکانی وەرزشی دانراون، بەڵام ژنان بەهۆی ئاین و کولتور و نەریتی کۆمەڵگا ناتوانن بە تێکەڵبوونیان لەگەڵ پیاوان لەو شوێنە گشتانە وەرزش بکەن. تەنانەت لە ماوەی ڕابردوودا بەردەوام بیستومانەکە لە ئێران ڕۆشتنی ژنان بۆ شوێنە وەرزشەکان و سیرکردنی یاریەکان بۆیان قەدەغە کراوە. ڕێگری دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە پەیوەندی ژنان و وەرزش بە هەموو شێوەیەک خۆی یەکێکە لە ڕێگەکانی بندەستکردن و لە ماڵەوە دابەستنی ژنان بە ئامانجی ئەوەی کە پەرە بە سەرکوتی ئازادیەکانی ئەم چینەی کۆمەلگا بکات. هەر لەو پەیوەندیەدا و دوای ئەوەی کە کچێک بە ناوی غونچە قەوامی هەوڵیدا لە ستادیۆم ئامادە بێ لەلایەن هێز ئەمنیەتەکانی ئێرانەوە دەست بەسەر کرا و دواتر حکمی 1 ساڵ زیندانی بەسەردا سەپا. ئەوەی کە ژنێ سەرەڕای بە ئاگابوون لە یاساکانی کۆماری ئیسلامی سەبارەت بە بوونی ژنان لە شوێنە وەرزشەکاندا دیسان هەوڵ دەدات لەو جێگانەدا بوونی هەبێت هۆکاری چییە؟ خواست و حەزی ژنان بۆ ئامادەبوون لە ستادیۆمەکان و شوێنە وەرزشەکان سەرەڕای حەز و خواستیان بۆ وەرزشکردن هۆکارێکی بنەڕەتی دیکەشی هەیەویش حەز بە زوڵم لێکراوی و هەموو ئەو هەڵاوارنانەیەکە لە هەمبەر بە ژنان لە کۆمەڵگای ئێراندا ئەنجام دەگرێت. بینەرانی عەزیز، دوای چاوخشاندنێک بە سەر بارودۆخی وەرزش بۆ ژنان لە ئێران دێنەوەلاتان. وەرزش لە ئێران بە تەواوی دەتوانین بڵێن چالاکیەکی پیاوانەیە، لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتی حاکم لە ئێران هیچ کات لە ئاستی پێویستدا گرنگی بەم بوارەی چالاکی ژنان نەداوە. دابوو نەریتەکانی نێو کۆمەڵگاش بە شێوازێک ڕێگری کردووە لە گەشەی وەرزشی ژنان لە ئێراندا. هەڵاواردنی ڕەگەزی لە بواری وەرزشدا بووە بە هۆی ئەوەی کە زۆربەی ژنان و کتانی توانە لەو بوارەدا هیچ کات بەو قۆناغی لە سەرکەوتن کە مافی ئەوانە و لە تواناکانی ئەواندا دەبینرێت نەگەن. هۆکارەکانی ئەم هەڵاواردنە دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی ئاینی و دەتوانرێت بڵێت لە ژوورەکانی یاسادانەرانی کۆماری ئیسلامی و وەزارەتەکانەوە دەست پێدەکات، بۆیە دەسەڵات هۆکاری یەکەمی ئەم بابەتەیە. پێشتر عەبدولحەمید ئەحمەدی جێگری وەزیری وەرزش و لاوان ڕۆژی شەممە ڕایگەیاند بوو کە شوڕای ئەمنیەتی وڵات ڕەزامەندی خۆی لەمەڕ گەڵاڵەی بەشداری ژنان لە یاریگاکان دەربڕیوە، بەڵام بە دوای ئەوەی بابەک دینپەرست بەرپرسی ناوەندی ڕاگەیاندن و کاروباری نێونەتەوەی وەزارەتی ناوخۆ ئەو هەواڵەی ڕەت کردەوە. دواتر شەهین دۆخت مۆلاڤێردی ئەو هەواڵەی پێشڕاست کردەوە و ڕایگەیاند کە ئایننامەیەکی گشتگیر سەبارەت بە بەشداری ژنان و بنەماڵەکان لە یاریگاکان داڕێژراوە، بەڵام هێشتا پەسەند نەکراوە. بە وتەی ناوبراو ئەو ئایننامە کۆمەڵێک ڕێنوێنی بۆ زۆرێک لە بەشە وەرزشیەکان و هەروەها چۆنیەتی بەشداری ژنان لە یاریگاکان و ساڵۆنە وەرزشیەکان دیاری کراوە. بە پێی ئەو گەڵاڵەیە ژنان ناتوانن لە یاریگای هەموو وەرزشەکان بەشداری بکەن، وەکو وەرزشەکانی تۆپی پێ، بۆکس و مەلەوانی، بەڵام تەنها ئیزنی بەشداریکردنیان لە یاریگای وەرزشەکانی وەکو ڤالیبال، هەندبال، بەسکتبال، تنیس و چەند وەرزشی دیکە پێدەدرێت. پاساوی لایەنە پەیوەندیدارەکان ئەوەیە کە هەندێک لە وەرزشەکان پیاوانەیە و ژن و بنەماڵەکان خۆیان پێیان خۆش نییە بەشدار بن. حەسەن ڕۆحانی ساڵی ڕابردوو لە درێژەی بەڵێنە بەدینە هاتووەکانی وەزیری وەرزشی ڕاستپارد بوو بە لێکۆڵینەوە سەبارەت بە بارودۆخ و ڕێکارە پێویستەکان بە مەبەستی لابردنی ئەو هەڵاواردنە. پێشتریش ئەحمەدی نژاد لە نامەیەک بۆ بەرپرسانی وەرزشی ئێران داوای کردبوو تا ئیزن بە بەشداریکردنی ژنان بۆ یاریگاکان بدرێ، بەڵام لەگەڵ دژایەتی مەراجعی تەقلید ڕوبەڕوو بوو. ئەو پرسە هیچ پێداچوونەوەیەکی بۆ نەکرا. کۆماری ئیسلامی یەکێک لە وڵاتانەیە کە بەشداری ژنانی لە یاریگاکان بەتایبەتی بۆ وەرزشی تۆپی پێ قەدەغە کردووە.
لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی چالاکانی مەدەنی و بواری ژنان هەوڵی زۆریان داوە بەڵام تا ئێستا هیچ ئاکامێکی نەبووە. هەر لەم پەیوەندەدا شیرین عەبادی چالاکوانی سیاسی و کەسایەتی بەناوبانگی ئێرانی نامەیەک ئاراستەی سیب بلاتەری سەرۆکی فیفا دەکات و داوای لێ دەکات هەڵبژاردەکانی ئێران لە سەردەم چالاکیان نێودەوڵەتیەکان بێبەش بکات. هۆکاری ئەم داوایش ڕێگرتنە لە چوونی ژنان بۆ نێو یاریگاکان. ئەوەی جێی ئاماژەیە وڵاتی ئێران لە ساڵی 1982 ڕێی لە کچان و ژنان گرتووە کە بینەری یاریەکان بن لەگەڵ ئەوەی لەو وڵاتە کچان بە شێوەیەکی بەرچاو حەزیان بە وەرزش و بینینی کێبڕکێکانە. ساڵی ڕابردووش لە کێبڕکەی نێوان ئێران و ئیتالیا لە پاڵەوانێتی مۆندیاڵی بالەی جیهان کچێک بە ناوی غونچە قەوامی بە جلوبەرگەی کوڕانەوە چۆتە یاریگای ئازادی، بەڵام دوای ئاشکرابوونی دەستگیر کراوە و سزای ساڵێک زیندانی بەسەردا سەپێنراوە. شیرین عەبادی دەڵێت یاسای یەکێتی تۆپی پێی جیهان ڕێگە بەوە نادات کسان و ژنان لە بینینی یاریەکان بێبەش بن، بەڵام سەیرە ئێران ئەو کارە دەکات و فیفاش هیچ هەڵوێستێکی نییە. ئەو پاساوانەی کە بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ ڕێگریکردن لە ژنان بۆ ستادیۆمە وەرزشەکان و شوێنە وەرزشەکان دەیهێنەوە لە ڕاستیدا هیچ بنەمایەکی منتقی نییە. ئەوەی کە حکمانی شەرە دەیهێنەوە ئەوەی کە بابینینی دیمەنی پیاوان هەستی سێکسی لایەنێک یا هەردوو لاواتە ژن و پیا و دەبوژێتەوە، بەڵام ئەگەر ئەوە بواە دەبوو تەماشاکردنی هەر جۆرە دیمەنێکی وەرزشی چ لە شوێنە گشتەکان و چ لە پارکەکان و چ لە تەلەڤیزیۆن قەدەغە بکرێت. واتە کۆماری ئیسلامی ئەوەی کە لێ دەترسێت بینینی دیمەنی لەشی پیاوێک لەلایەن ژنانەوە نییە. ئەوە لەوانەیە سەرەتایی ترین بیانویان بێت. بیانویەکی دیکەی کۆماری ئیسلامی بۆ ئەم پرسە ئەوەیە کە بۆ پاراستنی خودی ژنان لە دەستڕێژیکردن لەلایەن پیاوانەوە ڕۆشنی ژنان بۆ ئەم جێگانە قەدەغە دەکات کە ئەو کاتیش دەبێت لێ بکۆڕێتەوە کە ئایا جیاکردنەوەی ڕەگەزی لەم ماوەدا کە کۆماری ئیسلامی هەوڵی داوە چ لە زانکۆکان و چ هەموو شوێنەکانی دیکە بیکات توانیوێتی بەر بەم جۆرە دەستڕێژانەکە باسکرا بکرێت. بە دڵنیایەوە لەسەر بنەمای ئەوەی کە ڕۆژانە دەیبینی و دەیبیستنی وەڵام نەیە. لە ڕاستیدا ئەوەی کە کۆماری ئیسلامی لێ دەترسێت بوونی ژنان لە بوارە جۆراوجۆرەکانی ژیانی کۆمەڵایەتی و چالێکی کۆمەڵایەتیەکاندایەوە ئەوەی کە دەیڵێت پاساوە بیانویە و ئەبێت هیچی دیکە نییە. ئەم گوشارەی ڕژیم بۆ سەر ژنان و ژنانی وەرزشکار کاردانەوەی جیهانیشی بەدووە بۆ کۆمەڵگەی جیهانی وەرزشیش جیهانی وەرزشیش بە شێوازی جۆراوجۆر هەرسوکەوتی کۆماری ئیسلامیان لەگەڵ ئەم بوارەدا مەحکوم کردووە. ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا چەندین جار لەسەر پرسی ژنان و چالاکیە وەرزشیەکان ڕخنەی لە ئێران گرتووە. ئەو ڕێکخراوەیە لە ماوەیەدا لە ڕاگەیاندنێکدا خوازیاری سزادانی بەرپرسانی ئێرانی بەهۆی بەردەوامی ڕێگریکردن لە ڕۆیشتنی ژنان بۆ شوێنی وەرزشوانیەکان بوون. ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ داوای لە فێدراسیۆنی جیهانی واڵیبال کردبوو کە بەرپرسانی ئێران بەهۆی ڕێگری لە ڕۆیشتنی ژنان بۆ شوێنی وەرزشوانیەکان سزا بدەن. پێشووتر ژنان دەیانتوانی وەکو بینەری کێبڕکێکانی واڵیبال لە شوێنی ڕکەبەریەکان بن، بەڵام لە چەند ساڵی ڕابردوودا لە لایەن ناوەندە ئاینیەکان و هێزە توندڕەوە سیاسیەکان بەرهەڵستکاری سەبارەت بە ڕۆیشتنی ژنان بۆ شوێنی وەرزشوانیەکان دەکرێت. مینکی وۆردن سەرۆکی داهێنەریە جیهانیەکانی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ وتبووی سەرڕایدانی بەڵێنگەلێکی نوێ بەرپرسانی ئێرانی چەندین جار ئەو یاسایانەی بە ژنان ئیزنی ڕۆیشتن بۆ ستادیۆمە وەرزشیەکان دەدەن ژێر پێیان خستووە. مینکی وۆردن هەروەها ئاماژەی کردبوو فێدراسیۆنی نێونەتەوەی واڵیبال دەبێت بە هەڵوەشاندنەوەی باقی ڕکەبەریەکان و پلانداڕشتنی دووبارە بۆ بەڕێوەبردننی ڕکەبەریەکان لە شوێنێکی دیکە یا بۆ بەڕێوەبردنیان بێ بەشداری بینەران چ ژنان و چ پیاوان ئێران سزا بدەن. تیمی واڵیباڵی پیاوانی ئێران لە چوارچێوەی ڕکەبەریەکانی گروپی دووهەمی لیگی جیهانی ڕۆژەکانی 3 و 4 ژوئیە لە هۆڵی وەرزشی 12,000 کەسی تاران لەگەڵ رووسیا کێبڕکەیان کرد. ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ لە دێسامبری 2014 لە نامەیەکدا بۆ ساڵح بەنی ناسر سەرۆکی کۆنفێدراسیۆنی واڵیباڵی ئاسیا داوای لێ کرد تا کاتێک کە ئێران بەردەوامە لەسەرکردەوەی هەڵاواردنی ڕەگەزی بە دژی ژنان بۆ ڕۆیشتنیان بۆ شوێنەکانی وەرزشی و بینینی ڕکەبەریەکانی واڵیبال لە هەڵبژاردننی ئێران وەک وڵاتێک کە ڕکەبەریەکانی واڵیباڵی ئاسیایی پیاوانی
لێبەڕێوە بچێت خۆ بڤێرن. ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ دەڵێت تا ئێستا وەڵامی ئەو نامەیە نەدراوەتەوە و دیار نییە کە کۆنفێدراسیۆنی والیباڵی ئاسیا بۆ ڕێگری لە بەڕێوەچوونی ڕکەبەریەکان لە ئێران یا سزادانی ئێران کارێک بکات. بە وتەی سەرۆکی داهێنەریە جیهانیەکانی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ، هەمووی کاربەدەستانی ڕێکخستنی ڕووداوە وەرزشیەکانی نێونەتەوەیی بە تایبەت فێدراسیۆنی نێونەتەوەی والیباڵ و کۆنفێدراسیۆنی والیباڵی ئاسیا دەبێ ئەرکەکانی خۆیان ئەنجام بدەن و چالاکانە پشتیوانی لە مافەکانی ژنان و کچان بۆ بەشداریکردنیان لە ڕووداوە وەرزشیەکان بکەن. منکی فۆردن وتبووی کە تا کاتێک کە بەرپرسانی ئێرانی نەیان هەوێ بەپێی یاساکان بجوڵێنەوە نابێ ئیزنی پێ بدرێت وەکو وڵاتێک بن کە ڕکەبەریەکانی لێبەڕێوە بچێت. هەروەها لە مانگی مارسی ئەمساڵدا سەرۆکی فیفا سێپ بلاتەر لە نامەیەکدا بۆ فێدراسیۆنی تۆپی پێی ئێران نووسی بووی فێدراسیۆنی نێودەوڵەتی تۆپی پێ پشتیوانی لە مافی ئامادەبوونی ژنانی وڵاتی موسڵمان لە یاریگە وەرزشیەکان دەکات. سەرۆکی فێدراسیۆنی تۆپی پێی ئێران عەلی کەفاشیان لە وەڵامی بلاتەردا گوتبووی هیچ مانایەکی نییە ژن لە ستادیۆمەکانی تۆپی پێ ئامادە بن. هاوکات گوتبووی ژنانی بیانی دەتوانن بەشدار بن. لە کاتی یاری باڵی هەڵبژێردراوی ئێران و برازیل لە هاوینی ڕابردوو تاران ڕێگە بە ژنانی برازیل درا بچنە ناو ستادیۆمەکە، بەڵام ڕێ لە ژنانی ئێرانی گیرا بۆ بینینی یاریەکە. لە ساڵی ڕابردوو سەرۆکۆماری ئێران حەسەن ڕۆحانی وەزیری وەرزش و لاوانی ڕاستپارت کە پێداچوونەوە بە ڕەوشی هەڵاواردنی دژی ژنان لە بواری وەرزشدا بکات. پێشتریش لە دەورەی سەرۆکۆماری مەحموود ئەحمەدی نژاددا داوا لە بەرپرسانی وەرزشی ئێران کرابوو کە ڕێ بە ژنان بدەن بەشداری ستادیۆمەکانی وەرزشی بن، بەڵام ئەو داواکاریە ڕوبەڕووی دژایەتی توندی مەرجەعەکانی ئاینی ئێران بووە و هیچ کات جێبەجێ نەکرا. دەسەڵاتی پیاوسالاری کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵ دەدات لە ڕێگەی پەرەپێدانی کولتوری دژەژن ڕۆژ لە دوای ڕۆژ بە پەسەندکردنی یاسای دژەژن پەرە بە سەرکوت و سەرکۆنەکردنی ژنان چ لە بواری جەستەیی و چ لە بواری دەرونیەوە بدات. ئەو ڕاستیە کە ژنان و کچانی ئێرانی بەردەوام بەرەوڕووی نەخۆشیەکانی زەعفی ماسوولکە و کەمبوونەوەی هێزی جەستەیی ئەم جۆرە لە نەخۆشیانە کە هۆکارەکانی وەرزش نەکردنە بۆی هەل لە تەمەنی میان ساڵیدا لەگەڵ ئەنواعی ئێش و ئازاری جەستەییدا بەرەوڕوو دەبنەوە. ئەمە لە کاتێکدایە کە زافی جەستەی ژنان کاریگەری ڕاستەخۆ هەیە لەسەر منداڵان و نەوەی نوێی ئەو کۆمەڵگایەدا. ئێستا کە گرنگی وەرزشکردن و ڕێگەدان بە ژنان بۆ بەشداریکردنیان لە وەرزشە گشتەکاندا بە هەموو شێوەیەک بۆمان دەردەکەوێت و بەرەوڕووی چەند پرسیاری دەبینەوە کە وەک نەریتی بەرنامەکەمان لە میوانی بەڕێزی بەرنامەی ئەمجارێت تەوارەکان دەپرسین. یەکەم پرسیاریشم ئەوەیە کە بەڕای ئێوە شۆکارەکانی پێشگرتن بە وەرزشکردنی ژنان لەلایەن دەسەڵاتەوە چییە؟ در حقیقت مشکل زنان در ایران برمیگرده به اون سبک نگرشی که حکومت به زنان داره. در حقیقت یعنی اینکه چرا موانعی سر راه رشد زنان در هر زمینه، حالا مثلا در این مورد زمینه ورزش یا در موارد دیگری مثل تحصیل، اشتغال به کار یا هر مورد دیگری هست، برمیگرده به اون طرز نگرشی که جمهوری اسلامی به زن داره. به نوعی برمیگرده به اینکه همه چیز باید بر اساس اون چیزی بنا بشه که مراجع قوم و خود نظام حاکم تصمیم میگیرن در مورد زنها. خب مسلما در جامعه که هنوز همچنان باید دید که نظر مراجع قوم راجع به اینکه زنها ورزش کنن یا زنها در سطوح جامعه فعال باشن چیه، این مشکلات رو بسیار گسترده میکنه در راه شکوفایی زن در هر رشته‌ای، از جمله در مورد این مورد خاص در مورد ورزش. نگاه میکنیم به اینکه جوادی آملی برمیگرده میگه که برای یک زن فضیلت نیست که بره پاش رو دراز بکنه و مدال طلا بیاره، در موردی که قهرمانان ما برای ما مدال طلا آورده بودن، ولی این با این نگرش بهش مینگره که به حقیقت فضیلت نیست براش و میگه که باید محدود بشه، همچین چیزهایی خواسته ما نیست. خب مسلما در این راستا مشکلات عدیده‌ای برای زن در جامعه به این شکل پیاده میشه و در اینجاست که نقش یک دولت مقتدر
میتونه کمک بکنه به اینکه مشکلات و معضلات زنها حل بشه. ولی متاسفانه اون چیزی که ما در ایران امروز و ایران به صورت کلی شاهد اون هستیم اینه که رئیس جمهور یا دولت از اراده سیاسی، حتی در موارد خاصی از اراده سیاسی کافی و لازم برخوردار نیست که با این مسائل و معضلات مواجهه و رویارویی داشته باشه. خب مسلماً در یک نظام توتالیتر که اون بالا یک نفر نشسته و میخواد به زندگی شخصی و زندگی جزئیات هر زندگی هم رسیدگی بکنه، در این مورد خاص خامنه ای رو میگم که ولایت فقیه کشور، یعنی به نوعی تمام تصمیمات کشوری باید زیر نظر اون باشه. مشکل اینجا پیدا میشه که دولت باید بتونه اقتدار داشته باشه که نظرات خودش رو پیش ببره. ما به اشتباه تصور میکنیم که میتونن دولت‌ها نقش‌هایی رو بازی بکنن، در صورتی که اینها فقط به دیده من از همون اراده مرکزی باید دستورالعمل بشنون و به این شکل که همچنان مشکلات پابرجا میمونه، چون که زمانی که خامنه‌ای با چیزی مخالفت میکنه اون مسئله حل نخواهد شد توسط هیچ گونه دولتی و چه برسه به این که متاسفانه ما در دولت‌های مثل دولت روحانی شاهد این هستیم که پس از اینکه زن‌های ایران سالها برای رفتن به ورزشگاه‌هاشون زحمت کشیدن، تلاش کردن، در نهایت چی شد که چند وقت پیش اومدن این خانم شهیندخت مولاوردی که معاون امور زنان، معاون رئیس جمهور در امور زنان هست، گفت که دولت به احترام مراجع از پیگیری ورود زنان به ورزشگاه‌ها خودداری میکنه. خب اینجا سوال پیش میاد، پس زنها در مشکلات و موانعی که سر راهشونه کی میتونه کمکشون بکنه؟ خودشون که همچنان با حرکات مدنی همیشه پشت این بودن که اهداف خودشون رو پیش ببرن و چه بهتر که فقط به خودشون و حرکات مدنی و جنبش‌های مدنیشون روی آوردن. و اینجاست که باز هم دلسردی از این که هیچ دولتی نمیتونه کارآمد باشه و متاسفانه حتی نمیخوان کارآمد باشن. وقتی که زمانی که میگه به احترام مراجع ما از درخواست زنها چشم پوشی میکنیم، اینجاست که سوال پیش میاد واقعا چگونه میتوان اهداف خودمون رو چگونه میتونیم توی همچی کشوری پیش ببریم، ولی همچنان زنها ایستادن و همچنان این مسائل پیگیری میشه با این حال. ئێمە زۆر جار دەبینین هەندێک لە بنەماڵەکان بە ناردنی کچەکانیان بۆ شوێنە وەرزشەکان ڕێگەیان پێدەدەن کە بەشداری ڕەشتە وەرزشەکان بکەن و هەندێک جاریش ئەم کچانە دەتوانن سەرڕای هەموو کۆسپ و لەمپەرەکانی سەرڕێگەیان لەو بوارەدا سەرکەوتنی بەرچاوی بەدەست بهێنن و هەر ئەمەی کە بنەماڵەکان دەیکەن وتنینەیەکی گەورەیە بۆ شتێک کە دەسەڵات دەهەوێت بیکات. بەڕای ئێوە کێشەکان و بربەستەکانی ژنان بۆ بەشداریکردنی زیاتر لەم بوارەدا واتە بواری وەرزش زۆرتر لەلایەن حکوومەتەوەیە یان عرف و کولتوری حاکم بەسەر کۆمەلگاکەی خۆماندا؟ بله درسته، این سوال به جاییه، چون که حقیقتا من به تصور من مشکلات و معضلات فرهنگی میتونه در هر جامعه‌ای وجود داشته باشه، ولی اون چیزی که مانع رشد و تکاپو و شکوفایی زن در جامعه کنونی ایران امروز شده، به دیدگاه من مشکلاتی که حکومت و دولت برای مسائل پیش آوردن، نه به خصوص فرهنگ خاصی. برای دلیل صحبت خودم هم دلایلی دارم. من تصور میکنم فرهنگ یک جامعه میتونه کمی بهتر کمی بدتر، معضلات فرهنگی میتونه وجود داشته باشه. اونجا وظیفه دولت اینه که در حقیقت با کارهای فرهنگی، با ارائه قوانینی که از زن حمایت میکنه در راه پیشرفت و شکوفایی، میتونه به زنها کمک کنه و میتونه روی فرهنگ جامعه تاثیرگذار باشه. گذشته از اون من تصور میکنم که در جامعه کنونی ایران حقیقتا مانع پیشرفت فرهنگ نیست. دلایل مختلفی هم براش دارم. مثلا ما اگر نگاه کنیم به همین زمینه ورزش و زنها، نگاه کنیم به این که مثلا دختری هست که میره برای ما مدال و افتخار آفرینی میکنه در کاراته کاتاها سال 2013. اونجا این پوششی که به تن این دختران میکنن، چه در دو، چه در کاراته، چه در ورزش‌های دیگری که الان برای بانوان در سالن‌ها وجود داره، اون پوششی که تن این دخترها میشه لزوما فرهنگ اون
آدم ها نیست، رعایت نشده و اینجا تنها کشوریه که اون پوشش رو تحمیل میکنه. من تصور میکنم اینکه ما در سال 2013 حتی این دخترانی که در تیم ملی کاراته بودن یک حالت کلاهی داشتن که با اون کلاه اجازه داشتن توسط فدراسیون جهانی کاراته در ورزش‌ها شرکت کنن، ولی بعداً از تهران تماس میگیرن میگن اون کلاه کافی نیست و باید گردن هم پوشیده بشه و پوشش دیگه‌ای رو تحمیل میکنن که این دخترها متاسفانه اون مسابقه رو با اینکه میبرن اما مدالشون رو پس میگیرن و میگن که چون پوششتون اون پوششی نبوده که مجاز بودین بپوشید، پس طبیعتاً نمیتونین مدال آور این برنامه باشید و از مسابقات آتی در اندونزی جلوگیری میشه از شرکت این عزیزان در مسابقات آینده. من واقعا اینجا تصور نمی کنم که این فرهنگ این دخترها بوده که حتی با اینکه پوششی رو که قبول شده بود باید پوشش دیگری بهشون تحمیل میشد، یا مثلا چه کسی آیا واقعا به انتخاب این دونده ها، به انتخاب مریم طوسی اون پوشش تن اینها شده؟ آیا واقعا چه حد از این فرهنگ، چه حد از این اجباره؟ و یا در زمینه رفتن و یا نرفتن به ورزشگاه ها، اگر شما دقت کنید ایران در کشورهای همسایه و همجوار هم تنها کشوری که زنانش نمیتونن از نزدیک مسابقات رو در ورزشگاه نگاه کنن، البته به جز کشور عربستان، حتی کشورهای همسایه مثل افغانستان، پاکستان، عراق، آزادانه زناشون به ورزشگاه میرن و این مسابقات رو از نزدیک نگاه میکنن. اینجاست که واقعا صحبت از این میشه که آیا واقعا فرهنگ ایرانی فرق میکنه یا فرهنگ ایرانی مانع این حضور در جامعه، مانع حضور زنان در جامعه است. من تصور نمیکنم به شخص یک همچین چیزی درست باشه. یا مثلا اگر نگاه کنیم به اینکه زمانی که قبل از انقلاب ورود زنها به ورزشگاه‌ها یا به ورزش آزاد بود، زنها آزادانه انتخاب میکردن. آزاد بودن ورود زن به ورزشگاه به معنی این نیست که همه زنها باید برن. اونی که دوست داشت شرکت میکرد، اونی که نمیخواست شرکت نمیکرد به انتخاب خودشون. و باز میدیدیم که چقدر زنها در ورزشگاه بودن. یا همچنین تا 3 سال پیش که در ورزشگاه‌های والیبال زنهای ایران میتونستن حضور داشته باشن، حدود 30% ورزشگاه، 30 تا 40% ورزشگاه رو زنان ایرانی تشکیل میدادن. اینها تمام دلایلیه که نشان دهنده اینه که ایرانی‌ها مشکلات فرهنگی ندارن، بیش از هر چیز مشکلاتی که تحمیل میشه بهشون توسط حکومت، توسط قانون، به نوعی آیین‌نامه‌های دولتی بهشون تحمیل میشه. و من تصور میکنم وظیفه یک دولت خوب، وظیفه یک دولتی که به فکر مردمش هست، به فکر توسعه جامعه هست، توسعه‌های اقتصادی، توسعه پیشرفت‌های علمی، این دولت باید هم موقعش این باشه که برای زن و مرد، برای همه شهروندان حقوق برابر بخواد. چون اگر از این سطح‌های ابتدایی نگذریم، امید به پیشرفت در زمینه‌های دیگه در حقیقت یک امید واهی خواهد بود. و اینجاست که وظیفه دولت اینه که فرهنگ رو به سمت خوب گسترش بده، حتما تبلیغات بیشتر برای فرهنگ‌های بهتر، برای برابری زن و مرد، برای برابری تمام شهروندان از هر مذهب، یا در کل رفع تبعیض به هر شکلی که وجود داره. این هاست که کمک کننده اینه که فرهنگ جامعه روز به روز رو به پیشرفت باشه. من فکر میکنم وظیفه یک دولت اینه، نه اینکه بخواد اون هم به نوعی با آیین نامه هایی که وضع میکنه. الان سهمیه هایی که در دانشگاه ها، سهمیه های دختران در دانشگاه ها، سقف تحصیلاتشون تا 50%، بیشتر از 50% نمیتونن شرکت کننده های دختر باشن. و یا اینکه اصلا نگاه به اشتغالشون در جامعه اگر بکنیم، اوضاع بسیار خرابتر از اینه که واقعا دولت نه تنها هیچ گونه پشتیبانی نمیکنه، تمام این آیین‌نامه‌های دولتیه که متاسفانه زن رو در جامعه کنونی ایرانی سعی در حاشیه نشین کردن زنها داره. هەروەک دەزانی بنەماڵەش دەتوانێت یەکێک لە بربەستەکانی بەشداری ژنان لە بواری وەرزشدا بێت. ڕەچاوکردنی ئەوەی کە وەرزش بۆ ژنان تا چ ڕادەیەک گرنگ و پێویستە پێشنیاری ئێوە بۆ بنەماڵەکان بۆی کە ڕێگەیەک بۆ بەشداری کچەکانیان لەم بوارانەدا بکرێتەوە چییە؟ بله، حقیقتا من فکر میکنم
بیش از اون چیزی که ما بتونیم راهکار بدیم برای خانواده ها، میتونیم حقیقتا از خانواده ها، از زنها، از مردها بخوایم که در جنبش های مدنیشون فعال باشن، در این خواسته ها فعال و استوار بمونن و خواسته های خودشون رو فراموش نکنن که خواسته های خودشون رو باید به دولت و حکومت تحمیل کنن. چون این که من بگم خواسته میتونه از مردها یا زنها این باشه که آزاداندیشتر به این مسائل بیاندیشن، چاره ما رو چاره کار ما نیست، درمان کار ما نیست. چون که حقیقتا نقطه ضعف اونقدر که روی قوانین و لایحه‌های دولتی هست روی دوش خانواده ها و ایرانی ها نیست. در حقیقت خانواده ها، زنها و مردهای ایرانی خودشون قربانی چیزهایی هستند که بهشون تحمیل میشه و در جهت کمک کردن به رشد زنها در زمینه ورزش یا هر زمینه دیگری مهمترین نقشی که اینجا میشه بازی بشه از طرف خود دولت و حکومت. و اینکه متاسفانه حتی خانواده ها اگر اونقدر هم نیکندیش هستن که خواسته هاشون اینه که زنهاشون، دخترانشون، مادرانشون همه در کنار مردها در جامعه حضور داشته باشن، امکان اون فراهم نمیشه و این خواسته ای نیست که من بتونم از یک خانواده یا یک زن یا یک مرد داشته باشم. این خواسته ای که ما هممون زنها و مردها، خانواده ها باید از دولت، از حکومت داشته باشیم که گام برداره در جهت اینکه زنهای ما بتونن در جامعه فعال بمونن در همه زمینه ها، چه زمینه های کاری، چه زمینه های تحصیلاتی، چه زمینه های ورزشی، در همه زمینه ها خواستار برابری باشیم. این چیزی که بر عهده تک تک ماست، چه زن و چه مرد. بەسپاسەوە بۆ میوانی ئەمجارەی بەرنامەی تاوەڕەکان بینەرانی خۆشەویست بەم شێشەتنە کۆتایی تەوەری ئەمجارەی بەرنامەکەمان هیوادارم کە بەدڵتان ببێت تا دیدارێکی تر ماڵەوە.